شكرا بخشين، شكرا متبرعين رانيا، نشكركم على هذا الدعم الجميل واستمر. دیمەنی دابینکردنی ژەمە خواردنە لە غەزە بە کۆمەک و هاوکاریەکانی نووسینگەی بەخشین لە ڕانیا، منداڵان و هاوڵاتیانی لێقەوماوی غەزە سوپاسگوزاری بەخشین و خێرخوازانی ڕانیان بۆ هاوکاریەکانیان. وشكرا للمتبرعين رانيا. بەرپرسی نووسینگەی بەخشین لە ڕانیا دەڵێت جێگای دڵخۆشیە، ڕۆژانە چین و توێژە جیاوازەکان هەر یەکە و بە شێوەیەک هاوکاری کەمپینی لێقەوماوانی غەزە دەکەن، تەنانەت بەشێک لە ئافرەتان گوارە و ملوانکە و ئەڵقەی دەستیان دەبەخشن بۆ ئەوەی بەشداری کەمپینەکە بکەن. بەڕاستی خەڵک زۆر بە هانای ئەو کەمپینەوە هاتووە، بەڕاستی خەڵکی زۆرا زۆر لە پارە و لە زێڕ و ملوانکە و گوارە و ئەو شتانە هەموو هێناوە بۆ ئێرە بۆ دەستگای خێرخواز بەخشین. دیارە ئەو کەسە پارەی بەدەستەوەنەوە ملوانکەی خۆی هێناوە، هەروەها گوارەی خۆی هێناوە بۆ ئێرە. ئێمە سوپاسیان دەکەین و خی گەورە پاداشتان داتەوە بە باشترین شێوە. بە ئامانەتەوە ئێمەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین دەگەینین بە غەزە. سوپاس بەخوای گەورە هاوکارەکانتان بە تەواوەتی لە ئێمەوە گەیاندرا. دەستگای خێرخواز بەخشین، دەستگای خێرخوازی بەخشینیش گەیاندوتە غەزە. وەرینی تەمەنی 12 ساڵیش بەپێی توانای خۆی لە کەمپینی بەخشیندا بەشداری کردووە و دەخیلەی ڕۆژانەی خۆی هێناوە بۆ نووسینگەی بەخشین لە ڕانیە و پێشکەشی منداڵانی غەزەی کرد. هاوڵاتیانیش دەڵێن بەخشین جێگای متمانەیە و هاوکاریەکانیان بە ئامانەتەوە دەگەیەنێت بۆ مسلمانانی غەزە. بسم الله الرحمن الرحیم. سەرتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. من ئەمڕۆ بە ئەوە هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی کە هاوکاری خوشک و براکانم بکەم لە غەزە. منو داخیلێم هێناوە کە نزیکەی ساڵ نیوە کە دامناوە، هەرچەندە کەمیش بێت بەڵام هەر پێم خۆش بوو هاوکاریان بکەم و داوا لە هەموو مسلمانانی جیهان دەکەم کە هەرچی پێیان دەکرێت بۆ غەزە بیکەن. بەڕای من ئەوە تاقیکردنەوەی ئەوان نییە، بەڵکو تاقیکردنەوەی ئێمەیە. خوا گەورە تاقیمان دەکاتەوە بۆی بزانێت کە ئێمە هاوکاری ئەوان دەکەین و لە تاقیکردنەوەکەیدا دەردەچین و دەستخۆشین بۆ هەموو ئەو مسلمانانە هەیە کە ئەگەر بە 250 دیناریش بێت هەر هاوکاریان کردوون. پێشەشی دەستخۆشی لە کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە ئەو کەمپینە ڕاگەنەوە هەم دەستگاکانی تریش کە بەڕاستی دەورێکی باشی هەیە و داوا لە خەڵکی خێرخواز و خەڵکی مرۆڤ دۆست دەکەین. ئەوەی کە بۆتان دەکرێت ئەوەی کە لە دەستان درێخی مەکەن، چونکە ئەوەمان دەفریادێ بەڕاستی. ئەوە تاقیکردنەوەیکی گەورەیە بەڕاستی خی گەورە دایناوە هەم بۆ ئەوان هەم بۆ ئێمەش کە داخوات تا چەند لەگەڵ بەرنامەکەی خوین و لەگەڵ لێقەوماوانی. لە تەواوی کوردستان نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین کەمپینی هاوکاریان ڕاگەیاندووە بۆ لێقەوماوانی غەزە. هاوڵاتیانیش بەگەرم و گۆڕیەوە بەشداری تێدا دەکەن لەو چەند ڕۆژەی کەمپینی نووسینگەی بەخشین لە ڕانیا بۆ مسلمانانی غەزە زیاتر لە 90 ملیۆن دینار و 3 دەفتەر دۆلار و چەند پارچە ئاڵتونێکی ملوانکە و گوارە و ئەڵقە و دەخیلەی منداڵان دراونەتە کەمپینەکە تا بە ئامانەتەوە بیگێنە دەست لێقەوماوانی غەزە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیا.